دەچینە دوا بابەت یاخود دوا دۆسیە کە ئێمە لەم ڕۆی بەیانی کورسانی وسا تاوتوێ دەکەین ئەویش ئەوەیە کە خۆتان نەزان کەم پێکەیە بەنای کەمپی هۆل لە ڕۆژاوای کوردستان. ئەم کەمپە تا ئێستاش ڕێژەیەکی زۆری ئەو کەسانەی یاخود کە سوکاری چەکدارانی داعشی تێدایە. زۆر جار لەم کەمپەیە کێشە دروست بووە، پشێوی دروست بووە و هەروەها باز لەوە کراوە کە ئەم کەمپە پێویستە ئیتر ئەو کەسانەی کە لە کەمپەکەیان وەکو خێزانی چەکدارەکان چیتر بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. هەندێک لە وڵاتان ئامادەنین ئەو خێزانەوە ئەو خێزانانە وەربگرنەوە، بۆیە ئەمە کێشێکی گەورەی دروست کردووە. لەگەڵ ئەوە وەفدێکی باڵای نەتەوەی گرتوەکان بەیاوەری سەرۆکی دەستگای یاسایشی نیشتیمانی عێراق سەردانی کەمپی هۆڵیان کرد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بۆ ئەوەی بە دوواداچوون کەم بۆ بارودۆخی دانیشتوانی کەمپەکە. وتیان ئەوانەڵێن بارودۆخی مرۆیی و ئەمنی لە کەمپەی هۆڵ لە ئێستا زۆر ناجێگیرە و خراپتریش ئەبێ. ئێمە بۆ ئەوی کە بزانین ڕێگە چارە چییە بۆ ئەمە، ئایا ئێستا بارودۆخی کەمپەکە وایە یعنی بارودۆخێکی خراپە. بەڕێز شێخ موس ئەحمەد سەرۆکی نووسینگەی کاروباری ئاوارە و پەنابەران لە بەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوای کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمانایە. کاک شێخ موزەم کاتت باش وسڵاو لێبێ. ئێستا بارودۆخی ئەوەی کە نەتەوەی گرتوەکان ڕایگەیاندووە بارودۆخی کەمپی هۆڵ خراپە؟ بله کامپی هۆل وەک دنیا تەوە دەزانن کامپێکی مەترسیدارە ڕاستی، ینی بەرهەمی داوی ڕێخستنا تەندرە یا جیهانی داعشەیە، چونکی داعش دەما هەلوەشاندنا وی جغرافیک و عسکری هێلا هێزن سووریا دموکراتیک و کوالسیۆنا ناودەوڵەتی جەنگا ئەو شەڕێ باغۆزێ دێ تەبایی خۆرادستی هێزن سووریا دموکراتی کردن ئەو ماڵباتن چەتێن داعشێ تایبەت ژن و زارۆک ینی بدە حەزارە بۆ ڕاستی مرۆڤێژێ ئەو لە کامپا هۆل بجیبوون ژوێ دەمی حتا ئانا وەک هەمزانن ئەv ڕێخستن ژنوڤێ خۆ ڤەژین دەکە ژنوڤە سەر کار و خەباتی خۆی ڕێخستنیە هم ئیدئۆلۆژیک و فکری حتا پەروەردەی لەشکریش دەچین نیشانەیە وێ گۆدندرێک کاپێدێ هیچ دەروی کامپێدێ وەک کە چاوا لە عراقێ وەک هەمدەزانە ڕۆژانە چالەکی لە دژی سیویلان دژین ئارتێشە عراقی هەمجی لە بەژایا سووری وەک هەمزانن ڕۆژانە بەرامبەری سوبەکانی ئارتشی سووری هەمجی جەنگا زندانە حەسەکرد وەک هەمدەزانن ینی ئیریشێکی بەرفرە کامپا هۆلدێ ئەو شانەیە وێ ئیرۆ خۆبڕێخستن دیسا دەکرێت دەخوازب بإيريشا أبقى في قدرتها تركيز لسر هرمي ما دخول بيسا بهفر وك هفريزيكي يعني دخوازن تابل هفيكي تشرر ده هندري كامبي ده شو نزيكي سينوري عراقي 16 كيلومتراي يعني هرما شنغالي دخوازن بيسا هرما شنغالي حتى كركوك موصل كركوك جملة عراقي ده جملة روج آباد وقتهم زانج هوليد حتا حەسەکێ حتا سەرێکانی و گرێسپی جێ هەرێمێ گۆ دەوڵەت ترکی داگرکێرکردی ژبەر وێژی ینی ڕەوشا کامپێ بڕاستی وی ڕەنگیە. باشە کاک شێخ موس چەند هاوڵاتی لەوێ یاخود چەند کەس لەوێ ماوەتەوە لە ناو کەمپەکەیە؟ نوکە 56,205 کەس مانێ ژناوان پرانی وڵاتی عراقیانە وڵاتی عراقینە 29,205 کەسی 18,500 سوورینە بلی وان 8,205 ئەوێ ماڵباتن چەتەیە داعشەیە بەیانین یا ئەژنەبینە یعنی وی ڕەنگیش ئەو هەولدانی وان دەوڵەتە تایبەتجی عراقی بۆ بەگوهستنە کەسی خۆی گوتندەری کامپێ بەگوەزینن جیهواری وان یا وڵاتی وان بڕاستیجی ئەفژی ضعیفی و لاوازی ترەیە. چەند کەسە تا ئێستا عێراق چەند کەسی وەرگرتووەتەوە؟ عراق ینی حتا 2018 هژمارێکی بەرفرە بر زیڤراند بەری گۆ ماڵباتên داعشی خۆرادەستی هێزە سووریا دموکراتیک کرد لێژ هەنگا گۆ داعش
2019 وقت جنگا باغوزت شو حتى انا مخابن بلكي يعني عراق 10,000 انسان يخاف وقستي يعني قلكي اليا يعني ميكانيزم حكومه العراق دي الي برجران باشە بارودۆخی مرۆیی ناو کەمپەکە چۆنە کاک شێخ مووس يعني روشة مروفاهي وكونزانن اب امبارغو بالسر هريمين ما تايبات قرتنا درجين فرمي رسمي دنابرا ما وجهانا جهاني جنبيجن جهانا ناف دولتي تايبات درجه يعربيه تلكوشر يعني دنابرا ما وحكومه عراقي او درجه جوا كونزانن بالبرياره كيفيتا في روسي دا انجمنا او لهيا قشتيا ناف دولتي حتى انا مخابن هاتي قرتن جبر ويجي إيريش دولة تركيا لسر هرمي ما ديسا قالك أو صازية مروفي هرمي ما دركتر يعني أنا ضد ما أنا ضد جنگا نافرا روسيا وأوكرانيا ديجي ديسا جي أو دستقداينا مروفايش بونا نابرو كجبرا پر لوازو زغيت باش ئاماژە بۆ دەکرێت ڕێژەیەکی بەرچاوی مناڵی تێدایە ئەوان لە چ بارودۆخەکان مەبەستمەوەیە لە ناو کەمپەکەیە باز لەوە دەکرێت کە ڕێژێکی بەرچاوی منداڵی تێدایە زارۆکی تێدایە ڕاست بارودۆخیوان چۆنە يعني هجمرة راس يعني هجمرة زاروكا 38,000 هذه اف 38,000 براستيجي ارتيشك يعني بيشاروجي اف نفشي دوا جيل داعشي يعني اف نفشايا باور بك و مترسياوي بتربج نفسي بوري چونكي اف ايديولوجي وفكره داعش دي زاروكيا خد سر هش ذاك نجيبونا بيشاروجكي جبرويجي حتى انا مخابن صازيين قريداي يجيبونا حرسنا زاروكا يعني بيجن نتوين يكبوي يونيسيف يا يعني درباري واندي حتى انا مخابن نقالي كاري بونا ريبريا خسر نجبو وان صازيه قوم شاو كاري بالبان زاروكا جنوب وان پرورده بك دنابا جواكي دي يعني امبيجن جي خبقن باش لا او نتوي گرتوکان کە سەردانی ئەو کەمپیان کردووە و لەگەڵ بەرپرسانی ئەوێژ و لەگەڵ بەرپرسانی ڕۆژاوا و لەگەڵ ئێوە کە قسەیان کردووە ڕێگە چارەکە چییە بۆ ئەم کەمپە یعنی ڕێگە چارەکە چییە بۆی کە چیتر ئەم ڕەوشە لە ناو کەمپەکە بەم شێوەیە نەمێنێتەوە و میکانیزمێک بدۆزرێتەوە بۆی کە ئەو وڵاتانی کە ئەو هاوڵاتیانیان هەیە لەو کەمپانەیە فشاریان لێ بکرێت بیان بنەوە بۆ وڵاتەکانی خۆیان يعني مخابن نتوين يقوي تاني دمجارة بيجن مروفايد يعني بيجن دستقداينا خوارن وفخوارنيد لي وقت بريارن هجر سياسي بن هجر بريارن درباري بنابر وكوشبرن طيبجي تتين داعش تاني انسياتيفك جنتوين يقوي دركات او انسياتيف جي تاوب يعني ولاتي جو كسو كاري خبيب طيبت جن وزاروكا بفقر انه ولاتي وان نتوين يكوي دكار آلي كامد هلا بيجن ميكانيزم ويد دستقداريني لي ابريات اگر يعني بيجن غركي بيك بي لي آلي دي حق نتوين يكوي لوازيتي هي هي ما قوي يعني ما بانغوازيش بو نتوين يكوي جبونا يكيتيا اوروبا كواليسيونا دولتي اف ولاتي جو كسي وان برهبن بغوزين يانجي دكارن بآلي كارم بريبابريا خسر ياك ناس كرنا ريبابريا خسر جهلا سياسي يا دوا باراسنا هري من ريبابريا خسر جيقف تهديدا دولة تركي ورجيمة بعثية شامي يادن فكرنا درجهن فرمي طيبت درجات الكوتشر يعربية يا سركجي دستقدارين جهلا آباكرنا ناوندن پروردهکردنش بونا جن و زاروکا و چاو مروکا رب حشمندیا داعش و سریوان چاندی او ایدئولوژیان راک سریوان باشە حکوومەتی سووریا لەم بارەوە ئەڵەچی ئەوان هیچ پێشنیارێکیان هەیە بۆی کە چارەسەری ئەم کێشەیە بکرێ نو يعني حكومتها السوري درباري بيد
تجاری ئالیکاری و نەژی تەنێ دخوازێ کەسێک بۆ دەرکەبن دەڕیاوێ دەرکەبن یعنی ئەو هینا ڕێبەبەریا خۆسەر ناس ناکێ یادژی دخوازێ ڤان کەسا لە گۆر خوا ینی پەروەردەژی بکە و هەمژی بازارên سیاسی bi dewletar bike wek hûn dizanin yanî ev kesana radestî hêzên Sûriya Demokratîk hêzên Sûriya Demokratîk ew dewleta Daişî a got hikûmeta Şamê û Bexdê jî jê ditirsiyan li ser destê hêvan hêza ser destê van xelk û karên rêveberiya Xweser hatin hilweşandin ji ber wê gerekî hikûmeta Sûrî yanî di netewên yekbûyî di encumena ewlaya giştî de yanî gerekî dosya rake li hêferî gef û gefên dewleta Tirkî ser herêmê me yanî vekirina dergehê koçer mixabin derbarê wê de ti yanî insiyatîv ji hêla rejîma Baesiya Şamê tune. بەڵێ زۆر سپاس بۆ شێخ موزەحمەد سەرۆکی نووسینگەی کاروباری ئاوارە و پەنابەران لە بەڕێوەبەری خۆسەر لە ڕۆژاوای کوردستان سپاس دەکەین کە لەگەڵمانە ئامادە بوویت.